بەیانی باش بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن هیوای ڕۆژێکی باشتان بۆ خوازین هیوادارین کە ئەم ڕۆژێکی باش بێت و تەواوی ناخۆشی و ئەو خەمانەی کە لە ڕابردوو یاخود لە دوێنێ بینیمان بیستمان تێپەڕێت و ئاشتی و ئارامی باڵبکێشێ بەسەر کوردستانەکەمانە بەو هیواین کە هیچ کوردێک لە هیچ شوێنێک زیانی بەرنەکەوێت بۆ هیواین کە ماڵی کورد پڕبێت لە ئاشتەوایی دوور بێت لە زیان و توند و تیژی. سڵاوتان لەبێ ئازیزان، سڵاو لە تەواوی کوردستانیان، سڵاو لە تەواوی بینەران، سڵاوێکی تایبەت ئەمڕۆ پێویستە هەمومان بنێرین و دەست لەسەر دڵمان دابنن سڵاومان بۆ کەرکووکی خۆشەویست کەرکووکی دڵی کوردان بنێرین بەو هیوایەن کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ کوردانمان بە تایبەت بۆ کوردانمان لە شاری کەرکووکی خۆشەویست. بەیانی 24 ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازی لەخۆگرتووە، تێدا چیرۆکی جیاوازی تێدایە، بەشێکیان پەیوەستە بە سەرکەوتنی مرۆڤەکان کە تا چەند پشتیان بە هەوڵەکانی خۆیان بەستو بۆ سەرکەوتن، لەگەڵ هەندێک بابەتی دیکە ڕەنگە بۆ ئێمەمانان سوودی هەبێت. لەگەڵ ما من سەرەتا ناونیشانەکان ببینین. چوارەمین فیستیڤاڵی هەفتانەی چالاکی کتێبخانەکانی سلێمانی دەستی بە کارەکانی کرد. خانمان لە دامەزراوەکانی پۆلیس ڕۆڵ و ئەرکی گرنگ دەبینن. ئەمڕۆ چیرۆکی سەرکەوتنی خانمێک لەو بوارە باز دەکەین. فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ لە بەرلین دەستی پێ کرد. لە سلێمانی چوارەمین فستیڤاڵی هەفتانەی چالاکی کتێبخانەکانی سلێمانی دەست بە کارەکانی کرد کە چەندین چالاکی جۆراوجۆر و ڕۆژانە لە خۆیەگرێ. حەوت ڕۆژە خایەنی ئەم فستیڤاڵە هەکار لە کتێبخانەی گشتی بەڕێوە چێکە زیاتر لە 12 نزیکی 14 چاپخانە بەشداریان کردووە ئەوە چاپی نوێی تێدایەوە لە هەمووی گرنگترەوەیە کە لەم ینی چالاکی هوەری جگەلەوە خەڵاتی ڕێزلێنان پێشکەشەکرێت. چالاکیەکان زۆرە بن لەم 6 ڕۆژی فستیڤاڵەدا. بەردەوام ئێمە لە بەیانی 24 خۆشحاڵانە ینی تەوەرمان هەیە لەسەر بابەتە ڕۆشنبیریەکان بابەتە ئەدەبیەکان پشکی زۆریشی بەر سلێمانی دەکەوێت. لەم شارە ڕۆژانە چالاکی هوەری هەیە. ئەم جارە لەم پێشانگای گرنگترین یانکردنەوەی پێشانگای کتێبە و ئەو ناوەندانی کە بەشداریان کردووە بە نرخێکی هەرزانتر کتێبەکانیان دەفرۆشن، واتە ئەوانەی خوێنەری جدی کتێبن دەتوانن بەشداری بکەن بۆ ئەوەی کتێبەکان بە نرخێکی هەرزانتر لە بازار یاخود لە کتێبخانەکان دەستیان بکەن. لە یەکەم ڕۆژی کردنەوەی پێشانگای کتێبی فیستیڤاڵی هەفتانەی چالاکی کتێبخانەکان بەشداری کردووە. بەوردی بە دوای ئەو کتێبانەدا دەگەڕێت کە خواستی خوێندنەوەی هەیە. بەڕێوەچوونی ئەم جۆرە فیستیڤاڵانەش بە گرنگ دەزانێت چونکە داشکانی جۆراوجۆر بۆ سەر جەم کتێبەکان کراوە و خوێنەرانیش بە تامەزرۆییەوە بەشدارن. مرۆڤ ئەم سەردەمە پێویستی بە ئاسوودەیی دەرونیە. ئاسوودەیی دەرونیش وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ تەنها ئەوە نییە لە ڕووی جەستەی و لەش ساغ بێ، لە ڕووی دەرونیشەوە لە ساغوی بۆ کەسانەی کە خوێنەرن ئاسوودەی دەرونی زۆردا لە ڕێگەی کتێبەوە فەراهەمە بێ. فیستیڤاڵی هەفتانی چالاکی کتێبخانەکان بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت و کۆمەڵێ چالاکی لەخۆ دەگرێت کە بریتین لە پێشانگای کتێب و فۆتۆگرافی و شێوەکاری و نمایشی فیلم و زنجیرەیەک کۆڕی ئەدەبی. ئەمە چوانم فیستیڤاڵە بەم حەجمە گەورەیە ئەنجامی بدەین لە 2016 و 19 دوو ساڵی ژەمان کرد لەبەر وەزعی کۆرۆنا و هەنێ وەزعی بارودۆخی نەخوازرا و ئەم ساڵ دەستمان پێ چوانم فیستیڤاڵە بڵێ یەکێک لە ئامانجەکانمان ئاشناکردنەوەی خەڵکە بە کتێبخانەیە. لە ساڵی 2014ەوە بڕی 20 ملیار دینار وەک پایتەختی ڕۆشنبیری بۆ سلێمانی تەرخان کرا. بە گوتەی وەزیری ڕۆشنبیری لە کابینەی نۆدا تەنها 400 میلیۆن دینار لەو پارەیە ماوەتەوە و هەندێکی دیکەشیان لە ڕێگەی دادگاوە گەڕاندووەتەوە. بردمانەوە بۆ ملیارێک و دەوری 200-300 میلیۆن. بەچی؟ هەندێک پرۆژە هەبوون
پارەیان بۆ سەرف کرابوو وەکو فیلم جێبەجێ نەکرابوون پارەکەیان گێڕایەوە هەندێک مەورد هەبوون لە دادگا بوون لە محکەمە بوون وەزارەتی ڕۆشنبیری کەیسەکانی بردەوە پارەکەی وەرگرتەوە لە 4 ساڵی کابینەدا بەو پارەیە کار و چالاکیەکانی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی لە سلێمانی و لە هەڵەبجە و لە گەرمیان و لە ڕاپەڕین و لە ناو شار و شارۆچکەکانی تری ناوچەکە سەرف کراون. بەڕێوەچوون ئەم جۆرە فیستیڤاڵانە لە پایتەختی ڕۆشنبیری و لە نێو دنیای فراوانی سۆشیال میدیاوا دەکات تەنها کتێب لە نێو کتێبخانەکان نەمێنێتەوە بەڵکو بەو ئاسانکاریانەی کە کراوە خوێنەر لەگەڵ کتێب ئاشنا دەکاتەوە و کەشێکی ڕۆشنبیری بۆ هەمووان فەراهەم دەکات. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. گەرباسی بەرهەمە خۆماڵیەکان بکەین هەر پارێزگایەک بۆ خۆی تایبەتمەندی هەیە بۆ بەرهەمێکی خۆماڵی وە ئەو بەرهەمە جا لە میوە بێت لە سەوزە بێت یا لە دانەوێڵە بێت دوای کردووە کە ئەو بەپیتی خاکی هەرێمی کوردستان ئەو بەروبوومە لەو ناوچەیەدا زۆر زیاتر بێ و بەپرشتر بێت. جا باسی ترێ دەکەین ئەم جارە ترێ یەکە لە میوە زۆر خۆش و بەچێژەکان پارێزگای دهۆک لە ڕیزی یەکەمی پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەنانەت عراقیش دێت لە بەرهەمی ترێ بەڵام ئەم جارە کەمێک زیانی بەرکەوتووە ئەمیش بەهۆی بارینی بەفر و باران لە برۆی زۆر درەنگ بەفر و باران باری ئەمەوای کرد کە تەرزەکان زیانی بەربکەوێت. یەکێک لە جووتیارە نمونەیەکانی دووهۆکیش باسیەوەکەڵێ کە ئەویش عەبدوڕەحمان باگێریە جووتارێکی نمونەی دووهۆکاڵە باخ و باخاتێکی باشمێترێکی باشمێ بەڵام بەفروبارانی پار هەمووی لێ تێکدا بەو هیواین کە ئەم ساڵ بۆیان قەرەبوو بێتەوە. عەبدوڕەحمان باگێری جووتیارێکی نمونەی پارێزگەها دهۆکەیە. ئەت ناوە ڕازەویدا 5,000 بنەمێ و زێدەتری 5 جوورێنتری بەرهەمتینیتەن. ئەوی هەموو ژیە خوات ناواڤی ڕازێتریدا دەرباز کریە. لێپە ئەف ساڵە بەرهەمێوی ئەستماندیبوون و خواستاویدا نینە. بجهندك اف عرض النظم السرية اللي داي ديمايك هاي بس بفرق هذا الفيري او تهير بين يشناف برين واجب دوي تريه دايفه برهمه افصاله ديمايك هاي بس بفرهات وبصاهي بجاف جداري جرياب وتقريبا جلش ناف بر سريبر خاص عرض النظم والشيف او نهلان بس عندك كبر جد باشن چند كبر ميتين او يا بلنده صار ما تحصیل وی نکرده بس اوی دیگه لگت خراب کردین اون مش خوخ سیف اوانه هلابونل هرچند شارزایی مام عبدالرحمن باگیری شاید هاراده که کاریگرین بفر و باران درنگ سالا در بازبوی کنترل کتن لیپا پتریا جوتیارن پارزگاه دو که ضرر و زیان کازور بر همه آن کتیا و لچاف سالن در بازبوی الکیمه دایا پارێزگەها دهۆکێ بە باشترین جهودەڤەر ji بووی بەرهەمئینانا تریل سەرانسەری هەرێمێ و عێراقê ئەتهێتە هەژمارتن. لێپا guhorînên seqayê û daketina pilên germêl meha adara derbasbûyî bûye sedem ku berhemê tiriyê ev sala xirab bîtin û berhemê cotyaran epnîvî bîtin. زحمتها تشينكي ماكو السريبر يشتت كل الكيدون جيب بشكوي السريبر مدة تشلك يعني عندك بوبات السروشتينا اكو بيجنش درفة إرادة مروفينا اگر ام بحث التريب كاين امشين بيجناتا بينجي الصدي برهمة ما يتريدش بار كيم تربيت كو بار تهاتا تخمين كيرن حتى 6,000 طن واتها افصالة احتمالا دي 30,000 طن تنها بن باريزگاه دهوكي ساڵانە ڕێژاکە زۆر یا بەرهەمێ تریل سنوورێ پارێزگەها دهۆکێ ئەتهێتە بەرهەمئینان. ئەب تایبەتیژی لە هەردوو ناحیێن مانگێشک و زاویتە کو ئاخ و سەقاکی گونجای ji بۆی vî berhemî heye. Evê jî we kiriye ku salana vîstevalên taybet eb tirî vel vî snûrî bêhne encamdan. Her çanda ev sala berhemê tirî weke pêdvînîne lê pa weke nerîtekê salane
بریارە داویە مەها ئەیلولە ئەف ساڵە ویستەڤاڵاتری بهێتە ئەنجامدان. مەسعود وەرمەلی کوردستان 24 دهۆک. بابەتێکمان هەیە ئەم بابەتە ئەگەرچی ینی بابەتێکی زۆر ئاساییات پەیوەست بە خانمان کە خانمان هاوشێوەی پیاوان دەتوانن لە هەموو کارێک ڕۆڵیان هەبێ شوێن پەنجەی خۆیان بتوانن دیار بکەن و بەجێ بێڵن بەڵام بەگشتی لە ڕۆژهەڵات با بڵێن شوێن کارکردنی خانمان بە تایبەت لە سیلکی سەربازی تۆزێک بەراورد بە پیاوان کەمترە بۆیە ئەو خانمانەی کە لەم بوارە کار دەکەن زیاتر دەردەکەون و ئەو خانمانە دەبنەجێی سەرنجی میدیاکان و خەڵکیش بە تایبەت ئەگەر بێت و ئەم خانمانە لە کارێکی خۆیان سەرکەوتوو ببن و ڕۆڵی باشیان هەبوو بێت. بێگومان کەسانێکی خانمێکی زۆر بەتوانان بەهێزن ئەتوانین بڵین جیاوازن لە بەرۆی هەموو کەس ناتوانێت دەست باتە هەموو کارێک هەموو پیشەیەک بەڵام کاتێک خانمێک لە بوارێکی ئاستەنگ وە قورسدا کارەکات ئەوە بۆ خۆی جیاوازێکی و تواناکی زیاتر دەرەخات. بۆیە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ تایبەت کردو بە ڕۆڵ و پێگەی خانمان لە دامەزراوەکانی پۆلیس. میوانجاری نەقیب بەهرە نورەدین شەریفمان کردووە کە لێ پرسراوی نووسینگەی منارەیە لە ستۆدیۆ لەگەڵمانە. نەقیب بەهرە بەخێر هاتیۆم زۆر بەیانی باش بەیانیتان باش. سەرتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەوەی بانگشتی منتان کرد نەو بەرنامەیە جوانە. زۆر دەستان خۆشبی بەمان خۆشە خۆت بناسێنی باسێکی تەمەنی خۆت لەم سلکەدا بکەیت. بەڵێ سەرتا من لە نووسینگەی منارە هەریەکەم تاعین لە نووسینگەی منارە بوو ساڵی 2023 سەرتا من بە لێکۆنەوە دەستم پێ کرد ئەفسەری لێکۆنەوە وەکو ئەفسەر لێکۆنەوە بووم بەرامبەر ئەو کەسانێکە دەهاتنە لامان دواتر لە ساڵی 2021 بووم بە لێپرسای نووسینگەی منارە. جا من فزولی ئەوەم هەیە بزانم پێشتر چۆن ئەم بوارەت هەڵبژارد چۆن بڕیارەدا بچیتە ئەم بوارەوە. ڕاستی سەرتا حەزم لێی نەبوو بەڵام پاڵنەر و پاڵپشت و هاوکاری سەرچین باوکم بوو زۆر حەزی دەکرد ببمە ئەفسەری پۆلیس بەڵام زۆر سپاس بۆ خوا کە ئێستا هیچ لە کارەکەی خۆم پەشیمانیم بگرە زۆریش ئیشەکەی خۆم خۆش دەوێت کە لەو بوارەدا کار دەکەم و هەتا ئێستاش بەردەوام ئەلحەمدللا. نەقیب بەهرە جگە لەوەی لە باڵێن سلکی پۆلیس کار دەکەی لە هەمان کاتە شوێنەکەی تۆ شوێنێکی هەستیارترە چونکە شوێنی داکۆچیکردنە لە خانمان ئەو خانمانەی کە پێم وایە شوێنەکە بەرەنگاربوونی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان. بەڵێ هەستت چۆنە لە کاتێکدا هەم ئەرچی خۆت وەکو پۆلیسێک وەکو ئەفسەرێکی پۆلیس جێبەجێ دەکەی لە هەمان کاتدا وەکو خانمێک دەبیە هۆی ئەوەی کە بەرگری لە خانمانی دیکە لە تێکنەچوونی شیرازەی خێزانەکان بکەیت. بەنسبە نووسینگەی ئێمە بەرەنگاربوونی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانە ئێمە تا پلە چوار ئەو کەسان وەردەگرن کە خێزانێ بۆ نمە باوکو و کۆڕ خوشکوبرا ئامۆزا تا پلە چوار وەردەگرن ئەوە تەنهانێ داکۆکردن تەنها لە ئافرەتانی نەخێت ئەوە عائیلیە کێشەی خێزانی وەردەگرن بەڵام زۆربەی ئەو کەسانە کە دێنە لامان زیاتر ئافرەتن خۆم زۆر بە خۆشحاڵدا دەنم کە ئەها دەبین کەیسێک هەیە محاولە دەکەین کە زیاتر حەلیکەین نەک بۆی کە کێشەکانیان گەورەتر بکەین بەوە زۆر دڵخۆشم. باشە زۆر جار من بۆ تەجی پرسیارم لە زۆر لایانی پەیوەندی داریشم کردۆ پێم خۆشەوەکو بەڕێزیشتان لایانی پۆلیس پرسیاریەوە بکەم بۆچی تا ئێستا ناوەندێک نییە بە تایبەت بۆ مافی ئافرەتان تێکەڵ بە خێزان نەکرێ واتە کێشەکانی ئافرەتان لە ویابیانی ئەمە ڕاستاڵێ ئافرەتان و خێزان تەنانەت لە ناو یاساکانیشە گیانەکراوەتەوە ینی ئافرەتان بە جیا بێت کازین تونند و تیژی لە جیهاندا بەرامبەر ئافرەتان بە شێوازێکی بەربڵاو هەیە و لە هەرێمی کوردستانیش بەداخۆ تا ئێستا هەیە یعنی ئەمانە گرفتی بۆ دروست نەکردوون تێکەڵکردنی لەگەڵ خێزانە کە ئەمە جیاوازی هەیە. نەخێت بەنسبەت ئەوەی ئێمە کە خێزانە زیاتر ئافرەتەکان ڕوو لە ئێمە دەکەن ئەو کەیسان کە دیتە لای ئێمە زیاتر هەستیارن ئێمە وەکو ئەفسەری خانمانمان هەیە ئەفسەری پۆلیسی ئافرەتمان هەیە و پۆلیسی ئافرەتیشمان هەیە ئەو کەسان کە تەنها ئافرەتن زۆر جار ئافرەتی حەز دەکە دایمەن لەگەڵ ئافرەت لێکۆڵینەوەی لەگەڵدا بگرێنەوە پیا بە خۆشحاڵیەوە ئێمە ئافرەتی پۆلیسمان هەیە ئەفسەری پۆلیسمان هەیە کە لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسانە دەکەن
زۆر باشە نەقی بەهرا ئەگەر کارکردن بۆ پیاوان جارێک ناخۆش بێ بۆ خانمان دوو جار ناخۆشە چونکە خانمان بەرپرسیارەتی ماڵەوەیان زیاترە لە پیاوان لە هەمان کاتدا لە دەرەوەش وەکو پیاوان کار دەکەن ینی کەواتە ئەرکی خانمان زیاتر چۆن ئەم هاوسەنجی ڕدەگری تۆ لە نێوان ماڵەوەت و لەگەڵ کارەکەت هەندێک زەحمەتە لەبەر ئەوەی ئێمە داوامان ماوە درێژە تاوەکو داوام تاوا بدەبی دوای ئەوەی دەچێتەوە ماڵەوە ئەرکی ماڵەوە دەست پێ دەکا کتێکم هەیە سپاس لەگەڵ ئێوەش ئینشاءڵڵا کتێکم هەیە ئەرکی ئەو کچەم لەسرە و جگەلەوەی ئەرکی ماڵەوە بەڵام سپاس بۆ خوا کە هاوسەرەکەم زۆر پاڵپشتمە و لە هەموو ئەرکەکانی ماڵەوە هاوکارمە زۆر سپاس بۆ خوا ئەویش هەر لە سرکی سەربازیە نەخێر ناوەڵ گوتمەگە لە سرکی سەربازی بێ ئەگەر بێت و پلەکەی لە تۆ کەمتر بێ لە ماڵەوەش هەر وەکو بەرپرسیت دەکە نەخۆی هەروە لە هەر پلەیەکا بن هەروە ئێمە ئیتر سەرۆک وەزیران و هەموو شتێکین لە ماڵەوە باشە من پێم خۆشە باسێکی لەبەرەوەی حەزم لە بوارەکەتە زۆر جوانە زۆر خۆشە بەڕاستی وەکوتیشم جیشانازیە هەنێک خانم ینی بوێریەوەی هەبێت دەست بەرێ بۆ هەندێک بابەت ئەو پێویستیە جستەی و مرۆیانە چییەکە بێ ڕۆژانە تۆ جێبەجێکی بۆ گرنگیدان بە و مەجاالەی تۆ ئیشی تیاکەی واتە خانمانی ژەبێ تەمریناتەکانیان بکەن بەردەوام ئاگیان لە جستی خۆیان بێ بووی هێز و توانای جستەی و دەرونیشیان هەبێ لەگەڵیا سپاس بەخوا کە من هەر لە بنیەوە هەر زعیفم قەت قەڵەو نابمەوە زۆر بەڵام بەبوونێ ئەوەی هەم داوامەکەمان ماوەی درێژە و جگەلەوە ئەرکی ڕۆژانەی ماڵەوەشم هەیە هیچ کاتێکی وام تەرخان نەکردو بۆی بتوانمەها گرنگی بە لە شولارم دەم بە سپاس بۆخوا لەلایەکەوە بنیەم وایە هەر زعیفم باشە زۆر جار دەگوترێت نەقی بەهرا کۆلێژی سەربازی بۆ خانمان تۆزە قورسترە بەراورد بە پیاوان ئەم لەبەر پێ کاتەی جەستە و ماسوولکە و هەموو ئەو بابەتانە تۆ دەرچوو کۆلێژی سەربازی وایە ئەم کۆلێژی پۆلیس بووانە ئەمە دروستە ئەوەی کە لەسەر خانمان دەگوتری ڕەنگە بۆ خانمان ئەستەم بێ نەتوانن تەواوی بکەن کێشە و گرفتیان بۆ دروست بێ ناتوان ڕکابەری پیاوان بکەن بەعکسەوە سەرتا زەحمەتە تۆزێک سەرتا زەحمەتە تاوەکو ڕادێ بەڵام دواتر لەگەڵ ئێمە تقریبا 250 کوڕمان لەگەڵ بوو وەک کوڕەکان چۆن تەدریبیان پێدەکرا بە هەمان شێوە خانمانیش تەدریبیان پێدەکرا هەمان تەدریبیش بوو هیچ فەرق و جیاوازیەک نەبوو لە تەدریب ینی زۆر ئاسایی خانمان هەمان ڕاهێنانەکان ئەنجام بدەن ئەگەر حەز لە شتێک بێ ئەبێ هەوڵی بۆ بدەیت و زۆر ئاسایشە دەستان خۆش بێ باشە لەم کاری توە بگومان قورسایی خۆی ئەستەنگ هەیە ینی سەختیەکان لە بەردەم ژنانە بەردەوام هەیە جا لە هەر بوارێکا بێ کێشە و گرفت و سەختیەکان چییە لە بەردەم پیشەکەی توە سەبار بە بربەستەکان کە دێتە بەردەم خانمان لەم ناوەندەدا جیاوازیەک هەیە لە سەردەمی ئێستا و پێشودا لە سەردەمی ئێستادا لە سەردەمی پێشوداوە خۆم 10 ساڵ پێش ئێستا کە بوومە ئەفسەر هیچ بربەست هەبوو بەڵام من خۆم حەزم پێی بوو بەڵام وەک ئێستا لە سەردەمی ئێستا دەبین کە بربەستەکان کەمتر بوونێتەوە زیاتر خانمان حەزیان بە وسلکەیە لە سەردەمی من ئافرەت ئەو کەم بوو زۆر کەم حەزی لە وسلکە و بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە وەک من دەیبینم کە ئافرەتانیش بە هەمان شێوە حەزیان بەم سلکەیە باش نەقی بەهرە ڕۆژانە ئێمە لە سوشال میدیا بەبەرچاومان دەکەوێت کێشەی خێزانی کێشەی کۆمەڵایەتی تونند و تیژی بەرامبەر خانمان ئەتا هەرچەندە تەنیا خانمان نییە کێشەی خێزانی بەڵام ئەو ماوەکە گرفت زۆرە ئێوە چۆن مامەڵە دەکەن چۆن لە هەوڵدان بتوانن ئەم گرفتانە کەم بکەنەوە یان ئایا ڕۆڵی ئێوەیە ئەم گرفتانە کەم بکاتەوە یان ڕۆلی لایانی دیکەیە لایانی پەروەردەیە سەبار بەکەمکردنەوەی ئەو کێشە و گیر و گرفتانە ئێمە هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەر دەوراتمان هەیە بۆ مەکتەبەکان و سیمینارات و وەرکشۆپمان هەیە بۆ گشت ناوەندەکانی خوێندن جگە لەو ماوەیەش بە بەردەوام سیمینارات پێشکەش دەکرێت بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا بۆی بتوانین کێشەکان کەمتر بکەینەوە جگە لەوەش ئەوانەی کە دێنە لای ئێمە کەیسی خێزانین هەیە دەیەوێت بەلایانی بەغێر قانونی ئیشەکەی بۆ ئەوی چارەسەر بکەین ئێمە سنتەری ڕاوێژکاریمان هەیە لە لای خۆمان کە هەمویان پسپۆڕی دەرونین و شارەزان لە چارەسەرکردنی کێشەکان دانێرنە لای ئەوان کێشەکانیان چارەسەر دەکەین ئەگەر هاتوو بۆ چارەسەر نەکرا بەڕێگەی ئەوەی کە پەڕاوی لێکۆنەوەی بۆ دەکەینەوە
دواتر لەلایەن ئەفسەری لێکۆڵنەوە محەقق عەدلی لای خۆمان ئیفادەکانی وەردەگرین دواتر ڕەوانەی لای بەڕێز دادوەری دەکەین بۆ وەرگرتنی وتەکانی و ئەویش بەپێ ئەو وتانەی کە وەرگیراوە ئیجراعاتی یاسایی لەگەڵدا ئەنجام بدرێت. زۆر باش. باشە ئەم کارەی ئێوە یاخود ئەم پیشەی ئێوە ئێستا چەند ئافرەتی تیانی چەند ئافرەت لەم بەشەی توە بەیەکەوە کارەکەن؟ من کە لێپرسیاری نووسینگەم و لەگەڵ ئەوەی تقریبان 14 ئافرەتمان هەیە 14 ئافرەت کە پۆلیسن لای خۆم کار دەکەین بەیەکەوە. باشە نەقی بەهرە پێویستەکە ئەنی ئەمە زۆر بەلامەوە گرنگە بزانم پێویستەکە هەر پیشەیەکە کرا ژنێک یاخود بڵین خانمێک کە ئەم پیشەی هەیە ئەبێت خانمێتی خۆی بپارێزێت لە ناو پیشەکە یان نامادەم کۆمەلگا دیاری کردووە پیشەیەکی پیاوانێر چەنەمە هیچ پێوەرێک نییە دیاریکە بەڵام کۆمەلگا زۆر جا دیاریەکە ئەکرێت ئەمیش پیاوانە ئیشپات ئەمە ئەکرێت یانە ئەبێ خانمانە بەهێز بێت عکسۆ دەبێت خانمانە بەهێز بێت ڕاستە پیشەکە وەک پیشەی پیاوانە شان بەشانی پیاوان ئیشەکەی بەڵام دەبێت خانمانە بەهێز بیت. جوانە پیشەی لە کاری پۆلیسی با بڵێن پیشەیەک هەیە کە تایبەت پێ بە خانمان تێیدا سەرکەوتوتر بن لە پیاوان ئێستا ئەوەی کە هاژەوتی ینی پرسیارەکە دەتوانین بەو شێوازە لێ بکەین ئەم شوێنەی کە تۆ بەرەنگاربوونەوەی تونند و توژی دژی ئافرەتان و خێزانە لەمەیان گونجاوە ئافرەتێک لێ پرسراوە بە یان پیاوێکیش بە هەمان شێوە هیچ جیاوازی نییە هیچ جیاوازێک نییە بەڵام ڕاستە خۆ مامەڵەتان زیاتر ڕەنگە لەگە خانمان بێ جیاوازێک نییە بەڵام بەنسبەت ئافرەت هەیە هەروەک پێشتر وژتم کەیسەکان زۆربەی هەستیارن ئافرەت ناتوانێت هەموو شتێک لای پیاوەکە باز بکە لێرە ئافرەت ڕۆڵی زیاتر دەبنێ لەو ناوەندەی کە من لێ کار دەکەم ئێوە جگە لەلایەنە یاساییەکە لایەنی ئافرەتانەش لەگەڵیان بەکاردێنن لە ڕووی دەرونیەوە بتوانن قسەکانیان لێوەرگرن و هێوریان کەنەوە کێشەکانیان بۆ چارەسەر بەڵێ کە ئەو کەسیان کە دێتە لامان بڵێ ناڵێ سەرتاها عەسەبیە و باری دەرونی تەواو نییە یەکەم جار دەبێت لەگەڵی دانیشی تۆزێک هێوری بکەیتەوە بۆی بتانی کێشەکەی چارەسەر بکەیت. ڕاستە هەکار زۆر جار ئافرەت زیاتر لە ئافرەتی شتەیەگە بەڵام ئەوەی من بینیم لە نەخی بەهرەیە ئەو بڵین خانمێتیەتی کەتیایە ماوەتەوە زۆر جارە بینی کە خانمێکە چێتە سلکێکی جیاواز و ئیشەکە شکل و شێوەشیە چێتە شکلی پیاوەکان یان یاریزانی کچە بینم ینی هەر هیچ کچێنێکی تیانە ماوە شکلی گۆڕی و تەنانەت دەنگی هەڵسوکەوتی ینی ڕاستە لە ڕووی جەستەیە و پێویستەکە بەڵام شەر نییە توی تر ببیتە پیاوێک بۆ ئەم ئیشە بکەیت با هەر خانمێتیەکەت بێ خانمێکی ئەفسەری وەکو نەقی بەهرا باشە ئێستا ینی چەند تاوانەکان زیای کردووە یاخود بڵێن تاوانباری ژنان و لە هەموو بابەتەکان مادەی هۆشبەرە بەکارهێنەریەتی ئەمانە زیای کردووە بە بەراورد بە پێشووتر تەمان سەبار بە مادەی هۆشبەر بەداخەوە کە زیادی کردووە بەڵام ئەو کەسیان کە دێنن لای ئێمە زیاتر لەسەر لێدانە لێدان زۆر زۆر زیادی کردووە لەلایەن یان ئەوە تا پیاوەکە لە ئافرەتەکەدایان ئەوە تا باوکو کوڕ شەڕەکەنیان ئەوە تا دایک و نییە ئافرەتەکە لە پیاوەکە بدا؟ وڵا هەیە هەمانە ئەوە زۆر دەگمەنە هەمانە بە زیاترەکە پیاوە ئەوانە زیادی کردو بەڵام بە خۆشحاڵێ و کە ڕێژەی خۆسوتاندن کەمی کردووە بەڕادەیە کەمی کردووە من وەک نووسنگی خۆم باسیەکەم کە باڕادەیە کەمی کردووە بەڵام لێدان هەر زیادی کردووە ئەو ئەگەر نهێنی پیشە نیە دەکرێت مەسەلەن پێمان بڵێ زۆرترین ئەو کێشە و گرفتانە لە سەرچی کە لە خێزانەکەی دەدرێت یان باوک لە کوڕ دەدا گرفتەکان زیاتر چێت دیارە مەسەلەن هەبووە گرفتی هاوشێوە هەمویان لە یەک بابەت بێ هات بێ شەڕی لەسەر ڕوودا بێت بەنسبەت کەیسەکان جۆرا و جۆر ناتوانین بڵێنەها بزەبت لەسەر ئەوەیە بەڵام بە بۆنەی سۆشیال میدیاوە لە سەردەمی ئێستادا لەبەر ئەوەی بەر بڵاوە کێشەکان لەسەر سۆشیال میدیایە زیاتر ئەوەی کردووە کێشە دروست بێ لە ناو خێزاندا بوونی سۆشیال میدیا بێگومان زۆربەی سەرچاوی زۆربەی کێشەکان تێکچوونی خێزان هەمووی بەکارهێنانی سۆشیال باشە ئەو کەسانی کە وەک تۆمەتبارە هێنرێنە لای ئێوە ئەو خانمانە با زیاتر ئێمە لەسەرەوە بێرچەنە لایانی خێزانیە بەڵام ئەو کەسانی کەیان هێنن بە بارێکی دەرونی خراپەن تا چەند گرفت بۆ ئێوە دروست دەکەن ئەو تۆمەتبارانە تا و کاتێک کە کەیسەکان یەک لای بێتەوە
سەبار بە ئافرەت بەڵە بەڵە ئەو کەیسانە کە ئافرەتی تیا ئەمە زیاتر ئافرەتمان هەیە خۆشم جاروا هەیە بۆ ئەمر قەبزەکان دەچم یان ئەوتە ئافرەتمان هەیە دەنێرین یان ئەوتە و ئافرەتانێک کە دەچە ماڵی داڵدانی ئافرەتانی هەڕەشە لێکراو ئێمە ئافرەتان هەیە هەم بۆ چاکسازی ژنانیش هەر ئافرەت ئەباتە ئەو شوێنانە ڕاست یەکەم جار زەحمەتە تا لەگەڵی دادەنیشێتە باردەرنی تۆزێکە دەبێتەوە و اینجا ئیفادەی وەردەگرین و بەپێ ئیجراتی قانونی ئیجراتی لەگەڵ دەکرێت باش نەقی بارە هەمانگی ئێوە وەکو پۆلیس وەکو لایەنە یاساییەکە لەگەڵ ئەو سنتەرانەی کە تایبەتن بە داڵدانی خانمان چۆنە هەیە هەمانگیتان لەگەڵیان تاوان بایکیت هەمانە ئێمە ئەو ئافرەتانە کە ڕەشە و مەترسی لەسەر ژیانیانەیە لەلایەن بەڕێزدادوەرەوە بڕیار دەدرێت بە ناردنی بۆ ئەو شوێنە ئەو شوێنە ماڵی داڵدانی ئافرەتانی هەڕەشە لێکراوە باشە کارەکەی تۆ پێویستی بە جدیاتە کەوترێ پۆلیسی تر بۆ خۆی بێ دایمە جددی بێ هەرچەنەمە زۆر جوانە هەم لە ڕێکپۆشیتان هەم لە ینی مامەڵەکردنتان لەگەڵ ڕێکپۆشیەکەیان زۆر باش ئەوە زۆر گرنگە جگەلەوەی کە قسەکردنتان هەموو شتێکتان ینی زۆر سنووردار و زۆر ڕێکە هەمووی بەست یاسایە ئەمە تا چەند کاری کردوتە سەر لایەنە کۆمەڵایەتیەکەت لە ماڵەوە لە ناو کەسوکار لەگەڵ هاوسەر لەگەڵ منداڵ طبعا کاریگەری هەیە بەڵام بۆ شێوەی نییە کە من تەواو بوومە پۆلیس و تەواو واز لە هەموو شتێک بێنم چۆن لە دەوام ئەوەکە لەسەرشانما وەک زابتێک جێبەجێ یەکەم لە ماڵەش ئەوەکەی لەسەرما وەک ژنێکی وەک ژنێک وەک دایکێک ئەرکی خۆم جێبەجێ دەکەم هیچ کات بووە خۆت لە بیرکەی لە ماڵەوە وابزانی لە دەوامی فەرمانێک دەربکەی زۆربەی جار لە هەندێک حاڵەت ئەوە نییە لێکۆڵینەوە زۆرەکەم لەگەڵ پیاوەکەم زۆر جار ئەڵێ خۆ دەوام نییە خۆ من تحقیقم لەگەڵ ناکەی ئای زۆر شتانە ڕوو دەدات ئەمە خۆی هەر لە خاصیەتی ژنەکانە هەیە جاوەرە گەر کێشەکە ئەوەی بە ئاسانتر وەردەگری ڕاستەکەی یەکسەر شتێک بزر نابێت هەموو نقطەکانی ێزانێ باشە لەگەڵ کچەکە تا پەیوەندی چۆنە ئەو حەزی بە پیشەکەتە تەمەنی گەشتۆتەوە ئاستی بووی باسکەی چۆنە کچەکەم 6 ساڵە ئەویش لە ئێستاوە حەز دەکە هەر ئەڵێدایە حەز دەکەم وەک تۆ بم ببمە پۆلیس بۆی بتوانم ئەویش هەر لە ئێستاوە قسە دەکات هەموو شتێک تێدەگات حەز دەکات ببتە پۆلیس دەڵێت دەبمە پۆلیس دەچم دز دەگرم عادەتە منداڵ بۆ تێگەیشتە کە پۆلیس دایمەن دز دەگرێت ئەویش حەزەکات زۆر باشە بەڕێز نەقیب بەهرە لێ پرساوی سنگەی منارە زۆر سپاس بۆ تۆ بۆ تاوی خانمان لە بوارە جیاوازەکان زۆر سپاس دەستان خۆش جێی شانازی زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ سپاس کەشەوە هەندێک فێنک بووە گۆڕانکاری بەسراتەوە بە تایبەتی تر بەربەیانی زوو کە ئەمە زوو هەڵاستینوین بۆ دەوام هەست بەو فێنکیاکەین زۆر خۆشە با ئێستا کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستان ببینین زۆر خۆشحاڵم زۆر بەخێر
زانی ئەمجارە بابەتەکەمان بابەتێکی وەرزشیە ژمارەیەک وەرزشوانی یاری سەرفینگ و خۆ هەڵدان بەسەر شەپۆڵەکانە بزنەکانیان هێناوەتەوە کەناراوەکانی پیسمۆی ویلایەتی کالیفۆرنیا تا یاری سەرفینجیان لەگەڵ بکەن. هەکار بۆ پێی کە تۆ بوارەکەت تایبەتمەندیەکەت لە وەرزشە ئەم یاریە چۆنە ینی بۆ ئاژەڵان بەکارەهێنرێ؟ تەنیا بۆ چێژوەرگرتنە ینی یاریەکی فەرمینیە لە پاڵەوانتەکانیش بەشداری پێ ناکرێ ئەم یاریە تەنیا بۆ چێژوەرگرتنە زۆر لە یاریەکان هەنا کە بە هیچ شێوەیەک لە ئۆلۆمپیاد نینە بەڵام ئەم یاریە بە شێوازێکی دیکە هەیە لە ئۆلۆمپیاد بەڵام ئەو شێوازە ئێستامان دەیکەن ئەمە لە ئۆلۆمپیاد نیە تەنیا چێژوەرگرتنە هەر بۆیە ئەو بزنانەی کەی هێنن یا بەشداری یاریەکان پێ بکەن سەرەتا زۆرە ترسن ینی یاریەکەکەن و خەریکاکەونە ناو دەریاکەوە بەڵام دواتر لەگەڵ یاریەکە ڕایەن و هاوسەنگی خۆیان لەسەر سەرفەکان دەپارێزن. چوپا کاپرا بزنە بە بەختەکە خاوەنەکەی هێناویەتە کەناری پێسمۆی ویلایەتی کالیفۆرنیا بۆ ئەوەی بەیەکەوە یاری بازدان لەسەر شەپۆلەکان بکەن. چوپا کاپرا سەرەتا دەترسێت و ناوێرێت سواری سەرف بێت بەڵام لەگەڵ یەکەم بازدانی بەسەر شەپۆلەکان ترسی دەشکێت و چێژ لە یاریەکە دەبینێت. جاربەجاریش شەپۆلەکە خەریکە هەڵی دەداتە ناو دەریاکەوە بەڵام خاوەنەکەی و ئەوانەی لەگەڵیدان دەیگرنەوە. چوپا کاپرا بزنێکی زۆر جوان و شیرینە کاتێک کە لەسەر بەلەمەکە لە ناو دەریاکەدا لەگەڵم بوو زۆر دەترسا بەڵام دواتر ڕاهات و چێژی لێ دەبینی لە کاتی یاریەکەدا بۆم دەرکەوت ئەو دەتوانێت بە باشی هاوسەنگی خۆی ڕابگرێت. بەتەنیا ئەم بزنە ڕەشە نییە کە خاوەنەکەی هێناوێتی بۆ یاری سەرفینگ بەڵکو کەناری پیسمۆی کالیفۆرنیا زۆرێک لەو کەسانی تێدایە کە بۆ چێژوەرگرتن و ئەنجامدانی سەرکێشی بزنەکانیان هێناوە بۆ ئەنجامدانی یاری سەرفینگ. بزنەکان سەرەتا لە کەناری دەریاکان ڕادەگیرێن و خواردنیان پێدەدەن. دواتریش خاوەنەکانیان بە کۆمەڵ سواری سەرفەکانیان دەکەن بەرەو پانتایی دەریاکە بۆ یاریکردن لەگەڵ شەپۆلەکان دەیان بن. من پێشتر یاری سەرفینگ و ململانێم لەگەڵ شەپۆڵەکان نەکردووە بەڵکو تەنها لە ئینتەرنێت بینیومە. بەڕاستی کە هاتمە ئێرە و بینیم بزن یاری سەرفینگ دەکات زۆر سەرسام بووم. ئێمە لە ماڵەوە بزنمان هەیە بەڵام هەرگیز بیرم نەکردوێتەوە ئەم یاریەی لەگەڵدا بکەم. ئەمریکا نزیکەی 3 ملیۆن سەر بزنی تێدایە کە بەشێکی زۆریان لە ویلایەتی کالیفۆرنیایە بەڵام بردننی بزن بۆ یاری سەرفینگ ئەزمونێکی دەگمەنە. بابەتێکی دیکەیە ئەم بابەتە پەیوەستی بە خزمەتکردنی وڵاتەکە هەیە لە هەمان کاتدا بابەتێکی سەربازیە کە ژمارەیەک سەربازی میانمار بەدەست و کەرەستەی زۆر سادە ناوچە بەمین ڕێژکراوەکانی هەرێمی کاتایان لە سنووری میانمار و تایلەند پاک دەکەنەوە. لە بروی ئەم ناوچەیە هەکار لە ساڵی 2022 کاتێک کودەتا سەربازێکە ڕوویدا سەدان مینی تیا چێنرا ئەوە ژوای کرد کە ژیانی ئەو گونشینانە تەواو سەخت بێ نەتوان لەو هەموو ناوچێ لەو ژینگە بە ئارامی یاخود کار و پیشەکانیان جێبەجێ بکەن چونکە زۆر جار کە ئەڕۆشتن تێپەڕین لەو ناوچانەوە بەهۆی مینەکانەوە دەست و خاچیانە پەڕی یان گیانیان لە دەستەدا. هاوشێوەی کوردستان زۆر شوێن کە تاوەکو ئێستاش بەمین چێندراوە ئەگەرچی بەشی زۆری هەوڵ دراوە کە مینەکان پوچەڵ بکرێتەوە دەربهێنرێ بەڵام لە هەمان کاتدا حاڵەتی واشمان بەبەر چاوکەوت و ئەو کەسانەی کە خەریکی هەڵگرتنەوە یاخود پوچەڵکردنەوەی مینەکانن ئەمانیش تووشی تەقینی مینەکان بوون ئەم مینانش بەو هۆیانە چاندراون زۆربەی ئەوانەی ئەو شەڕانێک کە ڕوویداوە لەگەڵ پێشمەرگا لەگەڵ کوردستان دژمنان و دژبەرانی کوردستان ئەم کارانیان کردووە لە پێناو ئەوەی کە گوند نشینان یاخود پێشمەرگەکان لە کاتی ڕێکردن و پەڕینەوە تووشی بەرکەوتن بە قوربانی بەڵێ باوریایەکی لە ڕادەبەدەرەوە کار دەکەن چونکە هەر هەڵەیەک لەوانەیە کۆتایی بە ژیانیان بهێنێت. ژمارەیەک سەربازی میانمارن
کێڵگەکانی مین لە ویلایەتی کایای سنوورەکانی میانمار و تایلەند بەدەست و کەرەستەی زۆر سادە پاک دەکەنەوە. هەرێمی کایا کە پێش 2 ساڵ ناوچەی ڕوبەڕووبوونەوەی حکوومەتی نیشتیمانی میانمار و خۆدەتاچیەکانی میانمار بوو، ئێستا بووە بە کێڵگەی سەدان مینی جۆرا و جۆر. سوپاش هەڵمەتێکی چڕی بۆ هەڵگرتنەوەی مینەکان و پاککردنەوەی ناوچەکە دەست پێ کردووە. کاری لە پێشینەمان پاکردنەوەی ئەم ناوچەیە لە مین، چونکە خەڵکی گوندەکانی ئەم دەوروبەرەی بێزار کردووە و ناتوانن کاری خۆیان بکەن. ئەو ڕوبەری پێویستە پاکی بکەینەوە زۆر فراوانە. تەنانەت ئەگەر ئامێری پاکردنەوەی مینیشمان هەبێت، هێشتا کاتێکی زۆرمان پێویستە بۆ پرۆسەکە. ئەوەی کارەکەی لە سەربازەکان قورستر کردووە سەرباری نەبوونی ئامێری پێویست چڕوپڕی ناوچەکەیە بە دارستان و گژوگیە کەوای کردووە بینینی مینەکان ئەستەم بێت. ئەو شوێنانەشی سەربازەکان دەستیان تێی ناچێت بە پاچ و خاکەناس پاکی دەکەنەوە. دوای دەرهێنانیشیان بە پلایز و ئامێری سادە مینەکان پوچەڵ دەکەنەوە و لە جێگەیە کۆیان دەکەنەوە تا حکوومەت کاری لە ناوبردنیان بگرێتە ئەستۆ. هەبوونی مینەکان ژیانی گوندنشینەکانی پاڤۆنی هەرێمی کایای خستۆتە مەترسیەوە. هێڵا یەکێکە لە قوربانیەکانی ئەو مینانە و قاچێکی لەدەستاوە، وەک خۆی دەڵێت نایەوێت ژیانی کەسی دیکە وەک ئەو وێران بێت. کاتێک قاچم خستە سەرمینێک لە ناکەوت جەستم بە توندی بەرز بووە و دواتر کەوتم. دواتر هەستم بە قاچم نەکرد و قاچم پەڕی. نامەوێت ژیانی کەسی دیکە وەکو من بێت. من زۆر ئازارم چەشت. لە دوای کۆدەتاکەی ساڵی 2021 کایا بووە بە قەڵای بەرەنگاری حکوومەتی نیشتیمانی دژی کۆدەتاچیەکان. ئەو کات بۆ پارێزگاریکردن لە سنوورەکانیان سەدان مینیان لە ناوچەکە چاند. بەهۆی گۆڕانی کەشوهەوا و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارینی پارساڵ و پێراریش ینی بارانبارین بە پێی پێویست نەبوو وشکە ساڵی بوو، ئاوی بەنداوی ئیستانبول بە ڕێژەی 30 دابەزیوە. ینی کێشەی کەمی باران و وشکە ساڵی و ئەمانە تەنیا لە هەرێمی کوردستان نەبووەوەی کە لە 2 ساڵی ڕابردوو تووشی بووین. ئەمە ئیستانبولیشی گرتوێتەوە. شارەزایان دەڵێن ئیستانبول بە شێوەیەکی هەڕەمەکی گەورە دەبێت و دابینکردنی ئاو بە شێوەیەک پێویست نییە. ئەگەری هەیە لە داهاتوودا ئاوی پاک بۆ خواردنەوە کێشەی بۆ دروست بێت. هەژمارەکە ئەکرانên mezin li jûra serokê rêveberiya av û averoya Stenbolê İsmaîl Aydin rêjeya tijîbûna bendavan nîşan didin. Sedî 29.73. Ev di heyama 10 salên dawî de kêmtirîn rêje ye. Aydin niha hişyariya metirsiyena de ji ber ku meha îlûn û cotmehê li benda baranê ne. Lê hejmara neşteciyên Stenbolê digihe 20 milyon kesan û nizanin dê çi qas li ber xwe bidin. Aynı rakam geçtiğimiz yıl bugün Pardivan deman de rêjeya tijebûnê sedî 60 bû. Îsal nîvenîv daketiye. Sala 2014 jî sedî 16 bû. Niha pêwîst nake em zenga hişyariyê lê bidin. Mehên êlûn û cotmehê em çavereya baranê dikin. diyebiliriz. Meha tîrmehê li Tirkiyeyê germtirîn rêjeya germêya dîrokî hate tomarkirin. Got pêncî pile derbas kir. Gundnişînên nêzîkî bendavê bi dîmenên hişkesaliyê xemgînin. Ben canım sıkıldığı zaman gidip dolaşayım hepsi. Dema tenge nefes dibûm, diçûm digeriyam. Lê niha dema ez golê dinêrim, dilgiran dibim. Eger baran nebare, rewşeke xirab li benda Stenbolê ye. Durum çok kötü. İstanbul'u kötü günler bekliyor. Li Stenbolê derfetên bikaranîna ava deryayê heye. Lê heta niha projeke di vî warî de nîne. Ciwan siba rojeke zelal li pêşxwe nabînin. Tabii ki görüyorum. Tabii ki farkındayız yani hepimiz. Em hemû rewşê dibînin. Metirsî di asta welat de di asta cîhanê de heye. Piştî 10 salan duwarê kêmbûna avê de em ê bi çi re rûberû bibin ez jî nizanim. Neyle karşılaşacağımız yani. Kêşeya mezin ya Stenbolê bêserûber mezin bûne. 3 sal berê hejmara neşteciyên bajar 5 milyon bû û dîsa ev bendav hebûn.
ئاستا وەرگرتنا بەنداڤên ستانبولê 868 ملیۆن متر سêcaye. Lê salane 1.1 milyar mitr sêca av tê bikaranîn. Bendav sadî sed tijîbin jî ava pîwîst dabîn nabe. Ji ber vê pîwîstiya Stenbolê her tim bi baranî heye. بەڕێوەچوونی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ لە بەرلین. ئەم فستیڤالە ساڵانە بەڕێوەچێ و بۆ زیانیاری زیاتر لەسەر فستیڤالەکە و لەکوێ کێن بەشداریان تیا کردو و فیلمانی بەشداریان تیا کردووە. ئەمە میوانداری بەڕێز مستەفا زێدانمان کردو کە بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی فستیڤاڵی کۆبانێ لە بەرلینەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە تەلەفۆن لەگەڵمانە. بەڕێز مستەفا بەیانیت باش سڵاوت لێبێ لەوە دەست پێ دەکەین باسێکمان بۆ بکە بزانین فستیڤاڵی کۆبانێ چییە کێ بەشدارە ئەو فیلمانە تەنیا فیلمی کوردین کە بەشداری لە فستیڤاڵەکە دەکەن. بەڵێ ڕۆژ باش دەخوازم بێژم بەستە تشتێکی ئەم نەر بەرلینەنە فستیڤال لە باژارێ بۆخمە چێتە فستیڤالە کۆبانێ دەست پێ کرد 2020 دەست پێ کرد ji ber rewşa korona sala yekême online çê kir yani winzanin yani civak nedibû ku bi hevgê sala di diyan û sosiyan jî em li erdê çêtkin zaten hîsal jî sala xala çaran e ew jî li erdê li bajarê Boxumê çêbide. Belê. باشە. بەڕێز مستەفا ئەو فیلمانەی کە دیاریەکەن چۆن دیاریەکان لەسەر چ پێوەرێک چۆن هەڵیە بژێرن چۆن اختیاریەکەن فستیڤالە کۆبانێژی ئەوژی وەک ئەی فستیڤالەکردنە ناودەوڵەتیە یعنی حیشت خڵاتەخواهنە و هی ساڵژی ما تشتێکی زیێدەتر چی کردی باشترین فیلمی کوردی یعنی خڵاتێمە هی ساڵ یەک زیێدەترە بناوی فستیڤالە کۆبانێ باشترین درهنر باشترین لیستوکان باشترین سیناریست باشترین اکتر باتشتانا گشکی یعنی اوجی وقت فستیوال دنن باشە ژمارەیان دیاری کراوە ئێوە چەند فیلم وەردەگرن لەم فستیڤاڵە یان هەر چەند فیلم پێشکەشی بکە دوایی پێخشاندنی فیلمەکان ئێوە هەڵسەنگاندنتان بۆی کرد فیلمەکان وەردەگرن هەر چەند فیلم بکێشتان نییە بە خوددا امکانم بێژن هی ساڵ هێژمار پڕ مەزن بۆ یعنی ساڵی بۆری گەیشتە 325 فیلم هی ساڵ گەیشتێ 10,000 فیلمە ji 121 dewlet û 4 parçeyê Kurdistanê ew jî yani hî sal hêjmar pir mezin ji va filmanan tên lejnetil fers ew êk heyekê ku navra digirin salî jî ji nav va filman تقريبا دوري بينجا فيلمي داري لجنة التحكيم او ناجي حيشت فيلمان دنافرا دقرن وخلاص ده باشا سپۆنسەری کارەکانتان و پاڵپشتیکار لە ئەمپەرەکان بەردەم کارەکانی فستیڤالەکە چی بوون ئەو ماڵپەرانەی کە ئەو لەمپەرانەی کە هاتوونەتە بەردەمتان نەبوونی سپۆنسەر چی کێشەیەکتان هەبووە نەها بڕاستی سپۆنسەری دنێڤما کووردا دا کێمە gelekî kême winzanin sponserî ew ji kultûreke lê hêdî hêdî nêv me da çê dibe rastî sê salne yani em cem xwe da lê qera didin lê salê çûnî sponserekî me ew jî hinekî hindik da û hî sal jî çend kes hene çend em bêjin sponserê hene ne ew sponserê hene mezin em bê sponserê hene ku ortağê festîvalê bin ew bi erebî şerîkê festîvalê bin yani ew kesê wergahtinne ne lê be sponser ne hindikin باش ئەو فیلمانەی کە بەشداری لە فستیڤالەکە دەکەن سەرجەمیان فیلمی کوردین یان ئێوە مەرستان هەیە کە فیلمەکان تەنیا فیلمی کوردی بن یان هەر فیلمێکی تر بێ نەتەوەکانی تریش بێ ئاساییە براستی هی سال تقریبا 350 فیلمی کوردی هاتی ji her çar parçeyê Kurdistanê bîtirin ji filimê Kurdê Rojhilat û birastî filimê wan e gelekî tewne gelekî baş in باشە گەنجانی کورد تا چەند
توانای بەرهەمهێنانی فیلمیان هەیە ئێستا هێزی گەنجان لەو ئاستەدایە کە بڵێ سینەماکانی گیانیان پڕ کردووە زانی گەنجن کورد ینی تشت جەمان هەنە نۆدەت بشن ئەنێرژی جەمان هەنە و پڕ تشتان دکن لێ بەس دیسە ئەم ڤەگەرم سەدەمێ یەکێ ئەو سەدەمێ هەنە سپۆنسەری یعنی کەس تشتوان دا ناسەکەن یعنی بیستری فیلمێ هاتنە بەشداری فستیڤالی کۆبانێ بوونە ئەو شەریکاتی مەزن تنەنە ئەو سازی مەزن و ئەم بێ سپۆنسەر بن ji va filmara tinene lê em kanin bê ji sedî heştê gişkî kîse xwe çêkire yanî derhênerê ji kîse xwe çêkir yanî wî pere dane fe di întajê de ew di wê sponserî hane qewûn tinene ez dibêjim ku sponserî qewûn hebe wê gêncê Kurdan wê tiştine pir baş derxine ji filiman sînemê wê hîn pêş dihar بەڵێ بەڕێز مستەفا زێدان بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی فیستیڤاڵی کۆبانێ لە بۆ خۆم لە ئەڵمانیاوە لەگەڵ مابووی سوپاس بۆ تۆ ئەم بابەتی ڕابردومان بابەتی فیلم و سینەما یەکێکە لەو بابەتانەی کە من خۆم زۆر حەزم پێێتی بەڕاستی ئەو کاتانەی کە لە باڵێن هەرێمی کوردستان تایبەت لە هەولێر لە شارەکانی زۆر دەرفەت نەبوو لە هەولێر کە فیستیڤاڵی سینەمایی دەکرایەوە چەند ڕۆژ بە سەردەم ڕۆژەکان دەچوو کە بۆ کورتە فیلم بوو زۆربەیان دەبوایە زۆربەی کورتە فیلمەکانم بینی بە زۆر جار یەک دەرفەتە کاتێکە ئەو ینی بچی بیبینی بەداخۆ دواتر لە هیچ سایتێک یاخۆ ناتوانانی ببینیتەوە بۆیە باشترین کاتە بچی ئەو فیلمانە ببینی و توانای بەرهەمهێنانی فیلمی کوردی یاخود سینەماکاران و بەرهێنەرانی کورد لە بواری سینەمایە ببینرێت تا ئێستا ئەوەی هەیە کە هاژە پێم وایە لە شۆرت فیلم دەرهێنەرانی کورد باشن بەڵام لە فیلمی درێژ تاوەکو ئێستا ڕەنگەن نەیانتوانی بە تونوێتی بینەری کورد بشکێنن ئەگەرچی لە ساڵی ڕابردوو بە تایبەت هەندێک بەرهەمی فیلمی درێژی جوان بینرا سینەماکانی کوردستانی پڕ کرد بەڵام ئەمە بەس نییە بۆەوەی تینوێتی بینەری کورد بشکێنێ تاوەکو ئێستاش ئەمەی بینەرانی سینەما و دراما و فیلم چاومان لە نێتفلێکسە چاومان لە سینەماکانە کاتێک بەرهەمێکی هۆلیوودا ئۆپنهایمەر کردێ هەمومان دەبێت چاومان لەوە بێ بڕۆین بۆ سینەماکانی کوردستانوی بەو هیوایەن کە بەرهەمی کوردی فیلمی کوردی سینەماکانی کوردستان داگیر بکە و تەنانەت لە فیستیڤاڵەکانی گەورەی وەکو کان و ئەمانەش بیان بینین ڕاستە هەندێک فیلم و دەرهێنەری کوردیشمان هەیە بەڕاستی جێیشان نازین سەرباری و هەموو قورسایی لەسەر مەجای سینەما و هونەر هەیە بەڵام ئەوان گەشتونەتە ئاستی فستیڤالە گەورەکان بەهمەنی قوبادیە یاخود هەندێک ینی نازام چۆن ناوی هەمیان بێنم بەداخەوە کە چونکە لەوانەیە کەسێکیانمان لە بیر بچێت دەرهێنەری باشمان هەیە بەڵام پێویستمان بە پاڵپشتی زیاترە و پێویستمان بە کەرتی تایبەتە پاڵپشتی زیاتری بکات و بە زۆر ڕاستە تێگەیشتن بۆ سینەما لەلایەن سەرمایه‌دارانەوە ئەمە گرنگترین خاڵە سوپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ بینەری بیانی 24 بوون بەو هیوایم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش زۆر خۆش زۆر گەشاوە بێ بۆ هەموو لایەکمان دووبارە سڵاو و درود دەنێرین بۆ شاری کەرکووکی خۆشەویست کەرکووکی دڵی کوردستان بۆ هیواین هەمیشە ئاشتەوایی باڵ بکێشێ بەسەر ئەم هەرێمە جوانەمانە بەسەر هەموو کوردستانی گەورەدا ئاشتەوایی ماڵی کورد دەرمانی هەموو دەردەکانە